حوزەیرانی هەموو ساڵەیەک وەکو ڕۆژی جیهانی پاراستنی ژینگە دیاری کراوە. یادکردنەوەی ئەم ڕۆژە لە کاتێکدایە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو ژینگەی جیهانی بەرەو پیسبوون دەچێت و ئەمەش مەترسی زیاتر لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات. بە میواندارێک لە بەڕێزان دارا محەممەد ئەمین وەزیری پێشووی ژینگەی حکوومەت هێرێمی کوردستان لە ستۆدیۆی سەرکێڕوا لە شاری هەولێرەوە لوقمان شێروانی و تەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. سوپاس بۆ میوانەکانم. مامۆستادارەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا باز لە ڕۆژی 5 حوزەیران بکەین، ڕۆژی جیهانی پاراستنی ژینگە. ئەم ڕۆژە چ ڕۆڵێکی هەیە و بۆچی ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ ڕۆژی پاراستنی ژینگە؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سوپاس بۆ بەڕێستان و گرنگیدان بە ژینگە لە کوردستان و لە جیهانە و لە جێ خۆشیەتی من پیرۆزبایی لە بینەرانی کەناڵەکەتان و سەرجە موسڵمانانی جیهان و کوردستان بکەم بە بۆنەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان. دەڕاستیدا کاتێک کە باسی 5 حوزەیران دەکرێت و باس لە ڕۆژی ژینگەی جیهانی دەکرێت، ئەوەمان بیر دەکەوێتەوە کە بێ ڕاستیە بڵێن کە جیهان بەگشتی هەستی بە مەترسیەک کردووە، ویش مەترسی پیسبوون و تێکچوونی ژینگەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانەوە هەیە. و دیاریکردنی ڕۆژی 5 حوزەیرانیش لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە لە ساڵی 1972 یەکەم کۆنفرانسی ژینگەی مرۆیی کە لە ستۆکهۆڵم بەسرا لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە کۆمەڵێک بڕیاری گرنگ درا. یەکێک لەو بڕیارانە دروستکردنی ڕێکخراوێکی تایبەت بە ژینگە پارێزی لە نەتەوەی گرتوەکان، هەروەکو چۆن ڕێکخراوی تەندروستی جیهانی هەیە و ڕێکخراوی فاو هەیە بۆ کشت و کاڵ. یونێ پیش دروست کرا کە تایبەتە بە بەرنامەی نەتەوەی گرتوەکان بۆ ژینگە، پرۆگرامی نەتەوەی گرتوەکان بۆ ژینگە. ئەو ڕێکخراوە جیهانیە دروست کرا و هەروەها لە هەمان ڕۆژە بڕیاردرا بۆی کە ڕۆژی 5 حوزەیران بکرێتە ڕۆژی ژینگەی جیهانی تا ساڵانە سەرجەم وڵاتانی جیهان و بە هاوکاری یونێپ و نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی یادی ئەو ڕۆژە بکەنەوە و پلانی ژینگەییدا ڕێژێنەوە بەترسیەکانی ژینگە بخەنە بەردەمی خاوەن بڕیار لەسەر زەوی لە وڵاتانی دنیا هەریەکان بۆ یاگەدار بن مەترسی. بەڵام لەم ڕۆژەدا 5 حوزەیران پلانی ژینگەییدا ڕێژراوە لەسەر ئاستی گیان بۆ ڕێگری زیاتر لە پیسبوونی ژینگە. بەڵێ خۆی لە ڕاستیدا پلان کاتێکدا دەڕێژرێت کاتێ هەست بە مەترسیەکە بکەیت. گرنگترین شتی ئەو کۆنفرانسە نێودەوڵەتی ئەوە بوو لەوێ وڵاتانی دنیا هەستیان کرد مەترسیەکی گەورە ڕوبەڕووی ژینگەی جیهانی بۆتەوە و ژینگە سنووری نییە، بۆیە پێویستی بە هاوکاری نێودەوڵەتی هەیە، دەبێ هەمومان ناو سنوور بین و کاتێک
کە ژینگەی هەرێمی کوردستان پیس دەبێ بێگومان کاریگەری دەبێت لەسەر بەغدا و لەسەر ڕۆژهەڵات و لەسەر ئێران و لەسەر ناوچەکانی کە کارەساتی و تەقینەوەی تشرنۆڤڵ لە ساڵی 1986 ڕوویدا تەقینەوەکە هەر ئەو ناوچەی نەگرتەوە کە تەقینەوە ئۆتۆمیەکەی تیا ڕوودا بەڵکو زوربەی ناوچەکانی ئەوروپای ڕۆژهەڵات و تەنانەت کوردستانی خۆشمانی گرتەوە یعنی کاریگەری پیسبوونی ژینگە ئەوەیە بۆیە گرنگە وڵاتانی دنیا هەستیان کرد مەترسیەکی گەورە هەیە دەبێت پێکەوە خەمی بخۆن و پێکەوە بڕیاری لەسەردەن و هەر لەوێش بڕیار درابەوەی کە ڕێکخراوێکی تایبەت هەبێت لە تۆگرتەکان بۆ ژینگە و هەر وڵاتێک لە شوێنی خۆی و دام و دەستگای ژینگەی دابمەزرێنێ بۆی دوای ئەوە دەستکرا بە دروستکردنی دام و دەستگای ژینگەی دروستکردنی وەزارەتی ژینگە دەستەکانی ژینگە لە جیهانە دەرکردنی یاسای ژینگەی نیشتیمانی هەر وڵاتێک یاسایەکی تایبەتی خۆی هەبێ و بەردەوامیژە و کۆنفرانسانە بوون تا دوا کۆنفرانسیشیان ساڵێک بەر لە ئێستا لە پاریس کە زوربەی هەرە زۆری لە هەرێمی کوردستاندا ئەو ڕۆژە وەک ڕۆژێک تەماشاکراوە بۆ پلاندانان بۆ پارێزی ژینگە لە ڕاستیە بێ ئەو ڕاستیە بزانین کە گرنگیدان بە ژینگە هێشتا لە جیهانە زۆری ماوە و کەم تەرخەمی هەیە نەک لە هەرێمی کوردستان لەو وڵاتانەی کە سیستمی هەیە و دەوڵەتی هەیە و وڵاتی پێشکەوتون پێشەلکاری زۆر گەورە بەرامبەر بە ژینگە دەکرێت ئەمڕۆ هەرچی کۆبوونەوەیەک بکرێت سیاسی یا ئابووری و یا پیشەسازی لە هەر بوارێک کابێ یەک بەشێک لە ئەجێندای کۆبوونەوەکە بریتە لە پاراستنی ژینگە چونکە بۆ خۆی هەموو ئەمانە کاریگەری ڕاستە و خۆی هەیە ژینگەواتە ئەو دەوروبەرەوەی مرۆڤی تیاژی کە دەوروبەرەکە تێک توژانی مرۆڤ تێک دەچێت دیارە مرۆڤیش سنتەرە هەموو هەوڵ و چالاکیەکان لە خزمەتی مرۆڤە ئەگەر تێکچوو ژانی مرۆڤ تێکچوو بۆیە دەبینین وڵاتانی دنیا دەبوو کە گرنگی پێدەن بەڕواڵەت بە قسە لە هەموو کۆبوونەوەکانیانە ئەگەر کۆبوونەوەی لوتکەی گروپی 6 یا 8 یا 20 کە دەکرێت لە جیهانە بەشێک لە ئەجەنداکان من بەردەوام ئەوەندەی متابعام کردووە لە باسی ژینگەیە بەڵام بەداخەوە لەبەرەوەی پاراستنی ژینگە بەرژەوەندی زل هێزەکان دەخاتە مەترسیەوە پاراستنی ژینگە بەشێک سنوورێک بۆ بەرهێمان ئابوووریە ناڕەوایە دادنێ بۆیە بەردەوام ڕێگە نادەن ژینگە پارێزی هەبێ یەکەم پیسکەری ژینگە لە دنیادا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە پاشان وڵاتی سین و هند و ئەمانن بەس سنوورێک دانانێن بۆ بەرهەمەکانیان کە بۆتە هۆی مەترسیەکی گەورە لەسەر ژینگەی جیهانی ئەویش گۆڕانی کەش و هەوایە لە نەتیجەی قەتیزبوونی پلەی گەرمەکەم دواتێک ڕێم و لای بەڕێز مامۆستا ئەگەر بچین لای کاک لوقمان شێروانی و تەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کە بڕێزیان لە هەولێرەوە لەگەڵ ماکار لوقمان زۆر سپاس بۆ ئامادەبوون دەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین باسی ژینگەی کوردستان بکەین ئێستا دۆخی ژینگەی کوردستان لە چ ئاستێکدا لە دۆخێکی باشدا یاخود ساڵ لە دوای ساڵ بەرەو خراببوون دەچێت بەناوی خی بەخشنەوە مهرەبان سەرەتا پیرۆزبایی هاتنی مانجی ڕەمەزان لەگەلی کوردی موسڵمان هەروە ستاوڕێزم بۆ ماوەسادارەوە بۆ جەنابەت هەیە لە ڕاستیدا پرسی ژینگە لە هەرێمی کوردستان جەنابی ماوەسادارە یەکەم وەزیری حکوومەتی لە حکوومەتی هەرێمدا یەکەم وەزیری ژینگە بووە بە بەراورد بەو ساڵانی دواتر لەو کاتێوکە هاتووە قۆناغی پرسی ژینگە قۆناغی چۆتە پێش هەم لە ڕووی کارژێڕێەوە هەم لە ڕووی هۆشیاریەوە هەم لە ڕووی یاساییەوە هەم بۆنەی تایبەت گرنگی پێدانی لە ڕۆ دەکرێت بڵێ هەنگاومان ناوە بەڵام هەنگاوەکان ئەوە نین کە لە ئاستی ئەو مەترسیانن کە لەسەر ژینگەی هەرێمی کوردستاندا ئێمە هێشتان زیاتر پێویستمان بە هەنگاوی جدی هەیە ئەوانەی کە ئێستا لە کوردستان و هێمان بۆ پیسبوونی ژینگە ئێمە زۆری ئۆتۆمبیلمان هەیە نزیکی ملیۆنی کونی ئۆتۆمبیلمان هەیە بە گریمانەی ڕۆژی ئەگەر ئۆتۆمبیلێک 4 لیتر بستوێنێ لەوانە نزیکی 6 میلیۆن لیتر ئێمە گاز و بنزین لە هەرێمی کوردستان ڕۆژانە دەسووتێ بێگومان ئەو ڕێژە زۆرە سوتەمەنیە پێویستی بە پانتایەکی زۆری سەوزایی هەیە هەروها بەشێک لە ئینتاجی کارەبا و لە بەرهێمێنانی کارەبە تاکو ئێستا بە گوازوایی لە ئێمە زۆربەی شارەکان خۆڵ و خاشاک ریسایکلین ناکەین و بە شێوەیەکی زۆر کلاسیک ژێرگڵ و ژێرخاک دەکرێت ئەمیش مەترسێکی ترە لەسەر هێماکانی ژینگە هەروەها ساڵانە ڕێژەی توشبوون بە شێرپەنجە ئەمانەش هێمایەکن بۆ ئەوی کە بڕێن ژینگەی هەرێمی کوردستان هەنگاو دەنێ ئەگە بەرگری لێ نەکەین بەرەو پیسبوون گەرچی بە بەراورد بە وڵاتانی پیشەسازی ئەو وڵاتانی کە کارگەی زۆر زەبەلاح و گەوران هەیە ئێمە لە کوردستان ئەوەمان نییە بەڵام لە هەمان کاتدا مەترسیەکانی لەسەر ژینگەشان ڕاستێکی تر هەیە ئێستاکە لە جیهان کاری لەسەرەکرێ گەشەپێدانی بەردەوام یا هەر پێشکەوتنێک دەبێ هاوتەری بێ لەگە پرسی پاراستنی ژینگە هەر کاتێک پێشکەوتنێک ئەو هاوتەری بە لێبەدی نەهات بێگومان ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژینگە هەیە ئێمە لەگەڵ کەرتی نەوتە لە هەرێمی کوردستاندا وێڕا ئێمە
خۆشحاڵمەوەی کە کورد خاوەن دارایەکی خۆی بێ و خاوەن داهاتی خۆی بێ بەڵام لە هەمان کاتژە کەرتی نەوت پێویستە بە ڕێچکەیەکی ژینگەییدا بڕوە کە هەندێک حاڵتدا لە بەڵاوگەنە یاسایەکاندا تێبینیمان هەیە ئەوانش مەترسین بەڕاستی لەسەر پیسبوونی ژینگە بۆیە دەکرێت بە شێوەیەکی گشتی بڵێن ئێمە پێشکەوتنەکانمان دەبێ هاوتەری بێ لەگەڵ ژینگە ئەگەر وانەکەین ژینگە هەرێمی کوردستان پیس هەبێ بێگومان کە ژینگە پیش بوو هەمومان یەکسانی بەرامبەر ژینگە ئەو کات هەمومان لە مەترسیەکانی ژینگە بۆ سەر تەندروستیمان بەدەر زۆر باشە کاک لوقمان سەبارەت بۆی کە تا ئێستا بەڕێزوت ساڵ دوای ساڵ ژینگەی کوردستان بەرەو پیسبوون دەچێت ئایا پلانی استراتیژی هەبووە بۆ پاراستنی ژینگە لە هەرێمی کوردستان؟ لە ڕاستیدا مۆزەی پلان ئەوەی کە لە وەزاری پلاندانەوەکو هێما و هەروە لە دەستەکانیش لە دەستی پاراستن و چاکردنی ژینگە دەکرێت بڵێن پلانێک هەیە بەڵام ئەو پلانە کە تۆ باسی ژینگا کەواتە باسی کۆڵەتی ژیانەکەی باسی جۆرێکی باشتر لە ژیانەکەی ئەو حکومەتانەی کە تووشی قەیرانی دارایی یا سیاسی یا ئابوووریە ئەمنی دەبن بە ئاسان نییە لە ڕاستیدا باسی ژینگە بکەنەوە کە ئەوی لە وڵاتێکی کێسە قامگیر بێ و خاوەن وڵات و سیادەی نێودەوڵەتی خۆی بێ ئێمە لە شەڕی داعشدا گەورەترین پیسکەری ژینگەمان ڕوبەڕوو دەبێتەوە لە چەندی شوێن چەکی خەردەل بەکاردێ ئەمانە هەمووی هەتا بەدایان ساڵتکە کاریگەری هەیە ئەو منتیقانە پیسەکە لەبەر ئەوە پلانی استراتیژی پێویست دەکا بەڕاستی کاتێک جێبەجێ دەکرێت و شوێنی خۆیەگرێ کە هاوڵاتی خەمی موچەی نەبێ خەمی کارەبای نەبێ خەمی ئاوی نەبێ خەمی پارەی نەبێ بەڵام کە بۆ هاوڵاتێک کە پێی وایە ئێستاکە باسکردنی پرسی ژینگار زۆر نامۆیە ئەو پێی وایە قەیرانەکانی تر هەی گەرچی لای ئێمەی کە ئاشنا بە ژینگە پێمان وایە ئەگەر هەرێکێکمان ئێمە ڕەسیدی پارەکانمان بە ملیۆن دۆلار بێ بەڵام ئەگەر لە ژینگەیەکی تەندروستدانەژین هەر هیچ ناهێنێ چونکی ئێمە ئەگەر ژینگەمان پیس بوو ئێمە بەدەر نین لەوەی کە تووشی سەرەتان نەبین بەدەر نین لەوەی کە نەوەکانمان بازی پیسبوونی ژینگەی ئێمە نەدەن بۆی ئێمە هەمیشە پێویستمان بە ژینگە هەیە و پێویستمان بە پلانی استراتیژی هەیە ئەو پلانە خەڵکانی پسپۆڕ و تایبەتمەند بۆ درێژترین مەوەدا دایبنێن و تیمی جێبەجێکاری بۆ دابنێن ئەمانە هەموو پێویستن و گرنگن بۆ ژینگەی هەرێمی کوردستان تا کوڕاتێک بڵێن هەیە لەوانەیەک و پێویست نەبێ بەڵام گرنگیشە کەمەیشی لە سەردا بکەین وێڕای ئەو ئەزمەوە ئەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێز کاگلخوان مامۆستادارەکە بێم و لای بەڕێز بە بڕای بەڕێزت ینی دیارتینەوە کارانەی کە ئێستا هەڕەشە لە مەسلەی ژینگەی هەرێمی کوردستان دەکەن کامیان لە هەمووی خەتەرترن ینی کە بێتەوەی کە ژینگەی کوردستان بەرەو وێران بۆ بچێت. بەڵێ خۆی کاتێک کە دێنە سەر مەترسیەکانی ڕۆبەڕووی ژینگە دەبنەوە دەبێت بزانین کە بشێکی زۆر بەداخەوێڵێم هاوڵاتیانی ئێمە و بەرپرسانی ئەم وڵاتەش نازانن ژینگە چییە و پەیوەندی چییە بە ژیانەوە و وردەکاریەکانی پیسبوون و تێکچوونی ژینگە نەزانراوە. هەرەمە شەوای کردووە پلانی ژینگە پارێزی نەبووە و دام و دەستگای ژینگەیش نەبووە پێشتر و یاساش نەبووە لەبەرەوە هەستیان بە مەترسیەکان نەکردووە. بەڵام لە ڕاستیدا پێناسەی جۆراوجۆر بۆ ژینگە هەیە زانایەک دەڵێ یەکێک لە پێناسەکان دەڵێت دەرەوەی لاشەی مرۆڤ هەرچی تایەتی لە گیاندار و بێگیان ئەمە هەمووی ژینگەیە بێکەوە ئیتر بە هەموو ڕێگەزەکانی ئاو و هەوا و خاک و تیشک و هەرچی تۆ دەبینی بە هەموو زیندەوەر و نازیندویەکەوە هەمووی بێکەوە ژینگێ تێکچوونی هەرێکێک لەمانەوەتە تێکچوونی ژیان ئەگەر بەم شێوازەوردە سێری ژینگە بکەین بەڕاستی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشە بۆ تۆ. ئەم ساڵ دروشمی ڕۆژی ژینگەی جیهانی بریتە لە چی ڕێگرتن لە بازرگانیکردنی نایاسایی بە ئاژەڵە بە زیندەوەرە کێویەکانەوە ئەمە شعارە نێودەوڵەتیەکەی بازرگانی ناڕەوا نایاسایی بەچی بە ئاژەڵە کێویەکان زیندەوەری کێوی جا پەلەوەەر بێ ئاژەڵ بێ پڵنگە لە پێناوی فەرۆکەی کوژن پاراکە خەڵکێکی حەزی لەوە لەبەرەکە ڕێویەگە کوژن لە پێناوی ئەوەی پێستە و کەوڵەکەی بەکاردێنن فیلەکانە کوژن لە بەرەوەی عاجەکەی بە کەڵک دێ یعنی مەترسێکی زۆر گەورە ڕوبەڕووی ئەو زیندەوەرانە بۆتەوە کە نامێنن کە ئەمەش نەما بەڕاستی تەوازونی ژیان تێگەچێ بۆیە ئەمە بوارێکی زۆر یعنی لە هەرێمی کوردستانە کە ئەمە شتێکە خەڵک بیری لێ نەکردووە ئەمە ڕوبەڕووی مەترسیە بووینەوە دەیان جۆری هەمە چەشنەی زیندەوەر لە کوردستانە زۆر دەوڵەمەند بووە دەیان جۆری زیندەوەر بە پەلەوەر بە ئاژەڵی کێوی بە جۆری تر لە کوردستانە هەبووە پێشتر و ئێستا نەماوە ئاژەڵ هەیە لە ناوچوبی لە کوردستان بەڵێ من بێگومانم لەوەی لە ناوچوە لە کوردستانە پێشتر ورچ هەبووە پڵنگ هەبووە زۆرجا جۆری تری ئاژەڵ هەبووە بەس ئێستا ئەوانە یا هەر نەماون ئەوانی تریش کەماون بزنە کێویەکان و مامزەکان و هەموو ئەوانەی کابوون ئێستا زۆر زۆر کەم بوونەوە بەرەو لە ناوچوون دەچن ڕاوکردن هەیە ڕاوی نامەسوولانە کە پێ
جەنگ و ئەوانە کاریگەری خۆی هەبووە نەمانی دارستانەکان کاریگەری خۆی هەبوو سووتانی دارستانەکان کاریگەری خۆی هەبووە گرنگینەدانی حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت بەو بوارە ئەوە مەترسیەکی دروست کردووە کە بۆ خۆی ئەوە تەوازونی ژیانە خی گەورە بە حەزرەتی نوح فەرمێ کاتێک کە شتێکە دروزەکە هیچ زیندەوەرێک نامێنێ بۆ هۆی لافاوەکەوە ئەڵە لە هەموو زیندەوەرێک وەقل نەحمل فيها من كل زوجين اثنين لە هەموو زیندەوەرێک نێرومەیەک هەڵگرە بۆی ئەم تەنەوەی حیاتێک کە پێوترە بایۆدایڤەرستی بمێنێ ئەجینا ژیان بەردەوام نابێ لەو ڕۆژگارەوە خۆی گەورە لەسەر ئەم سەرزەوی ئەمەی پاراستۆ ئەم تەوازونە کاتێک کە مرۆڤ تێکیەدا مەترسی ڕوبەڕووی ژیان دەبێتەوە باس لەوە بوو بەڵام ئەمە لە هەرێمی کوردستانە هەست بەو مەترسیانە ناکەین هەست بەوە ناکەین ئەم هەموو نەخۆشیە بڵاوە لە کوردستانە لەسەر و هەمویانەوە نەخۆشی سەرەتان و شێرپەنجە ڕاستەوخۆ نەخۆشی شێرپەنجە کاریگەری ڕاستەوخۆی پیسبوونی ژینگە هەیە لەسەری مرۆڤ لە ڕۆژێکە هەوا زۆرتر هەڵەمژێ لە خواردن ئەگەر لە ڕۆژێکا پێویستی بە کیلۆنیەک خواردن بێ پێویستی بە 15 کیلۆ هەوایە هەوایەکی پیس هەڵەمژین ئەم هەوا پیسە هەڵیەمژین ئەم نەخۆشیانە بڵاوە کاتەوە لەبەرەوەی ئێمە ئەو هەوای هەڵیەمژین پڕێتی لە کاربۆن و لە گازە مەترسیدارەکان دەرەنجامی سەدان هەزار ئۆتۆمبیل کە هەیە لە وڵاتەکەی ئێمە کارگەکان مۆلیدەکان هەموو ئەمانە هەوایەکی پیس هەڵەمژین ئاوێکی پیس دەخۆینەوە خواردنەکانمان تەندروست نییە ئەمە دەرەنجام هەموو ئەم نەخۆشیانە بڵاوە بنەوە بۆیە زۆر جارە و کەسانی لە گوند و لە لادەیە کاژین تەندروستیەکی باشیان هەیە دێنە ناوشار تووشی ڕەبوو تەنگە نەفەسیە بن لەبەرەوەی هەوای گوند و لادێکە پاکترە لە هەوای شارەکە دێتە ئێرە نەخۆشە چێتەوە تەندروستی باشە ئێماستی پێ ناکەین خۆمان نەخۆشیمان بڵاو کردێتەوە یەک مەبدەئی زۆر گرنگکە یەک پرەنسیپ هەیە لە سیستمی ژینگە پارێزیە ئەویش ئەوەیە خۆپاراستن پێش چارەسەرکردن پێشەوەی نەخۆشی کولێرا بڵاو بێتەوە حکوومەت بە مەلایین دۆلار تەرخان بکە بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی کولێرا بنبڕی ئاوی پیسەکە ئیتر نەخۆشیەکە بڵاو نابێتەوە پێشەوەی نەخۆشی سەرەتانەکە بڵاو بێتەوە ئەو هۆکارانەی دەبنە هۆی بڵاوبوونی نەخۆشی سەرەتان ڕێگای پێنادا پێشەوەی کە ئەمما دەتیشکەوەرانە لە تیشکی مۆبایلەوە لە بورجەکانی مۆبایلەوە تا ئەو تەقەمەنیانەی کە بەکار هاتوون تا دیپلیت دیۆرانیۆم کە ئەمریکا لە جەنگا بەکاری هێناوە هەموو ئەمانە کە هۆکاری سەرەکی نەخۆشیە مەترسیدارەکانن لە کوردستانیش و لە عێراقیش هیچ دراسی نەکراوە ئەوە بێەوە بنەبڕ بکرێت کاتێک شەکی کیمیایی بەکاردێ کاریگەریەکەی تادایان ساڵیش دەمێنێ وەستی پێ ناکەی کێشەی پیسبوونی ژینگە ئەوەیە تۆ ئەگەر مەترسی تیرۆر بێت تیرۆر گروپێکی دیاریکراوە لە ناوچەیەکی دیاریکراوە دەکرێت بە زەمانێکی دیاریکراوە کۆنتترۆلی بکەوت کۆتایی پێبێ بەڵام ژینگە پیسبوون سنووری نییە هەستی پێ ناکەی مەترسیەکە دوای 2 ساڵ دەرەکەوێت دوای 2 ساڵ دەرەکەوێت دوای 3 ساڵ دەرەکەوێت کاتێک گەزانی دوای کۆنتترۆل ناکرێت بۆیە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی ژینگەی بۆتەوە بە تایبەتی من لەگەڵەوە هاوڕام لەگەڵەوەی کاگلەخمان وتی بارودۆخێکی ناسەقامگیری سیاسی و ئەمنی و ئابووری لە هەرێمی کوردستانەیە وای کردووە کە ئاور لە ژینگە نەدەنەوە گرنگەوەی وڵاتەکە بڕوە گویان نەداوەتە پاراستنی ژینگە و سامانی پێشبینیەوە دەکەی کاوشێ مەکردی سیاسیمان و وێرانە ئابووری بڵێن لایانی سیاسی ئابووری لە کەتەکانی تر وێرانە ژینگەش ئەوەی بەس من پێم وایە ژینگە بەرە وێرانترە ڕوا چونکە دەرهێنانی نەوت کە سامانی سروشتیە لەسەر حسابی ژینگەیە تێکدانی ژینگەیە تێکدانی خاکە تێکدانی ئاوی سەرزەویە پیسبوونی هەوایە و بەرهەمەکەشی دیار نییە یەکێک لەوان لە هەموو کۆنتراکتەکانی نەوت کە کراوە لە هەرێمی کوردستان و لە یاسای سامانە سروشتەکانی شاهەیە بەڵێ لە یاسای ژینگەشە هەیە باس لەوە کاڵێ کۆمپانیەکانی نەوت ئەوانەی نەوتوغاز دەرێنن ئەبێ باجی ژینگەی بدەن و بێ و ژینگەی تێکی دەن و خۆی لێ بکەنەوە کەەوە خۆی لێ ناکرێتەوە ئەبێ باجێک بدەن لە کۆنتراکتەکانیشا لەگەڵ کۆمپانیا نەوتەکان هەیە خۆم بینیومە بەڵام ئەم باجانە من پێشم وانە نەدرێ ئەوەی من بزانم ئەم باجە ژینگەیە ئەدرێ بە وەزارەتی سامانە سروشتەکان بەشێکی بە ناوی شیرینی نەوتەوە درێ بەڵام هیچی ناگەڕێتەوە بۆ خزمەتی ژینگەی کوردستان و پرۆژەیەکی ژینگەی پێ بکرێت لە هەرێمی کوردستانە کەوە مەترسی خراپی هەیە ئەم هەموو زبڵ و خۆڵ و خاشاکە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێ و ڕیسایکلین و چارەسەری نییە مەترسێکی گەورەی لەسەر ژیانی خەڵک هەستی پێ ناکە تەنانەت لەوە چی ئاوی پاکی خواردنەوە ئەگەر جاران گەشت بێتە لە سا هەشتای خەڵکی کوردستان ئاوە بڕۆ نەگاتە لە سا 50 کەشی لەبەرەوە کارەساتێکی گەورە دەخەڵقی کە بودجە و توانای حکوومەت فریای ناکەوێت من پێم وایە ژینگەی هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسێکی گەورە دەبێتەوە ئەگەر پلانی جددیمان نەبێ بۆی پلان هەبوو خۆی پلان چییە؟ من پێم وایە پلانێک هەبووە بەڵام تۆ حکوومەت هەموو سیستمەکەی تێکچووە بوونی وەزارەتی ژینگە ینی پلانی ژینگە پارێزی بوونی یاسای ژینگەیانی استراتیژی ژینگە پارێزی نەمانی وەزارەت کاریگەری بێم وایە نەمانی وەزارەت کاریگەری هەبووە کارنەکردن بە یاساکان کاریگەری هەبووە ئەو دەستەیە هەیە دەسەڵاتی نییە بودجەی نییە کارمەندی پێویستی نییە و کەسانی پرۆفیشناڵی تیانە ئیش بکە
بەرەبەرە گشتەکانیان هەڵۆشاندەوە ئەمانە هەمووی کاریگەرێکی زۆری هەبووە. دواتەگەڕێم و لای بەڕێزت کاک لوقمانەگە بێمەوە لای بەڕێستان سەبارەت بە ڕۆڵی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ینی ئێستەوە بۆ خۆتان ئایا کێشتانە ینی لەوەی کە مامۆستا باسی کرد لە مەسەلەی نەبوونی بودجەکەمی کارمەند خەڵکی پسپۆر ئەو کێشانە ڕوبەڕووی دەستەکە بۆتەوە چ کاریگەرێکی ئێمە لە سەکرتی ژینگە ئەم کێشانەی کێواتان؟ بێگومان وەکەوەی مامۆستادارەش باسی کرد بچووکردنەوەی لە وەزارت بۆ دەستا هەنگاوی یەکەم بچووکردنەوەی پرسی ژینگەیە کە لە وڵاتان بە پێچەوانەوەیە بەڵکو ئەگە دەستەش هەبێ بەڕاستی دەسەڵاتی زۆر گەورەی هەیە. من لە مانگی 4 لە ئەمریکا بووم سەردانی ئاژانسی پاراستنی ژینگەم کرد لە ئەمریکا لە ئۆفیسێکیان کە ئۆفیسی هەرێمەتیان بوو لەگەڵ کابینەی سەرۆکاتی حکوومەتی ئەمریکا دادەدرێتەوە تا 4 ساڵ جارێک کە هەڵبژاردن دەکرێت بۆ سەرۆکی ئەمریکا بێگومان کەسێک دادنێت بۆ سەرپەرشتی ئەو ئاژانسە بۆ دەسەڵاتێکی زۆر فراوانیان هەیە لە زۆربەی مەجارەکاندا ئەوان قسەیان هەیە و هەمیشە لەگەڵ لایەنەکاندا لە گفتوگۆن بۆ پرسی پاراستی ژینگە ئەو وێڕای سەوزایی ئەوان کە قیاس ناکرێت. من خۆم زیاد لە ژورایەتم بینی بە هەموو 4 مەتر زەویم نەبینی لە شوێنێکدا کە بێمە بەست خۆڵ بێ بەڵکو هەمووی سەوزاییە. لەبەر ئەوە کارکردن لەسەر ژینگە لە هەر وڵاتێکدا دەبێت پرسی یەکەم بێ. ئەوەی کە مامۆستادارەش باسی کرد لە هەرێمی کوردستان پرسی ژینگە لە هەمان ڕوونە لە پلەیەک نییە کە ئەم لە پلەیەکە نەبوونەش بودجەکەشی لە پلەیەک نییە ئیحتیمامەکەشی لە پلەیەک نییە کارمەند و ستافەکەشی لە پلەیەک نییە. ئەگەیەک بەراورد بۆ بڵێم مامۆستادارە قسێکی جوانی کرد مۆزوعی خۆپاراستن بەر لە نەخۆش بوون ژینگە وا ئیش لەسەر ئەوەکە پێش ئەوەی خەڵکی نەخۆش بێ پێویست بە تەندروستی بێ داوای تەندروستێکی باش و ژینگەیەکی باشەکە بۆی تا هاوڵاتی تەندروستی باش بێ. بەڵام ئەگە بەراوردی ژمارە کارمەندەکانی ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی بکەی هەر قیاس و ناتە ژماردن لەوانێ بە دەقاتی ئێمە بە بیسقاتی ئێمە کارمەندی هەبێ گەرچی ئێمە هەوڵدن ژینگەیەکی پاک ژینگە پیس نەبێ بۆی خەڵکی تەندروستی باش بێ. ئەگە خەڵکی تەندروستی باش بوو ئەو کە لەوانێ پێویستمان بۆ وەزارەتی تەندروستیش نەبێ معنەوە نییە لە مەهامیەوان کەم بکەینەوە. پرسی ژینگە پەیوەستە بە ژیانی مرۆڤەوە ئەگەر ژینگەیەکی باشە بوو ئەو کات تەندروستێکی باشی دەبێ ئەو کات ئێمە پێویستمان بە نەخۆشخانەکان و زۆربووی نەخۆشخانەکانی سەرەتانیە لە کوردستان. لەبەر ئەوە بێگومانە گەبلە کێشانەی لە کوردستان هەموو کێشە هەیە دێمەوە سەر ئەو خاڵی کە پرسی ژینگە لە ڕاستی دەجارێکی تر باسە لە جۆرایەتی ژیان کە لە شوێنێک ئەو هەموو قەیرانە هەبێ کەواتە ناکرێت. بۆ یەکوتان لە کۆنگرێکی نێودەوڵەتی یەکێک لە نێونەرێ وڵاتە زلهێزەکان گوتی داوا دەکەین لە ژووری منداڵەکانتان بنووسن ژینگە بپارێزین. یەکێکیش نوێنەری وڵاتێکی هەژار بوو گوتی ئەگەر بێ و ئێمە خێزانەکانمان بنە خاوەن خانوویەکی خۆیان لەسەر خانەکانی خۆیان دەنووسین ژینگە بپارێزین. بۆیە ئەم جیاوازی هەیە لە وڵاتی هەژار نشینەکان و ئەوانی تازەگەشت سندوەکان بەراورد ناکرێت بەڕاستی بە وڵاتانی پێشکەوت و زۆر باشدان قەیران و کێشەی تایە هەر دانەوێت بڕوا ئەمڕۆ ڕۆژ بدە ڕۆژنم. بەڵێ زۆر باشە سەبارەت بە ئێستا ئەوەی کە دیارتیم کێشانەی کە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەیەتی چییە؟ مەسەلا ئایا حکوومەت لەکەیەوە بودجەیەکی بۆ دەستەکەی ئێوە بۆ پەرپێدانی ژینگە لە هەرێمی کوردستان سەرف نەکردووە سندوقێکەیە بەپێی یاسای پاراستن و چاکردنی ژینگە سندوقی ژینگە ئایا و سندوقی بڕەپارەیەکی تێدایە؟ لە ڕاستیدا نەبوونی بودجێکی تایبەت بۆ هەموو وەزارەتەکان هەروەکو یەکە بەڵام لەوانەیە ئێمە کەمتر بێ بە تایبەتی لە بواری هۆشاری و ئەوانە بە پێ ڕێنمایی دارایی هەندێک بابەتیان سفر کردووە لەو بابانە بۆمان نییە ئێمە سەرفکەین بە تایبەتی لە هەندێک مەجای هۆشاریدا کە بەشێکی پەیوەندی بە ڕاگەیاندنەوە هەیە. خاڵێکی تر ئەوەیە بە پێی فەرمانی ئەنجومەنی وەزیران هەرچ پارێک سەرف بکرێ دەبێت بگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی کەواتە ئەو سندوقی ژینگەکە ئێستای ئێمە هەمانە و بە پێی یاسا دەبێت بۆ پرسی ژینگە سەرفکرێ دەسەڵات بە کەس نەدراوە هەتا خودی وەزیر و بریکارەکەشی بۆیان نیە لێی خەرجکەن ئیلا بە ڕەزامەندی وەزارەتی دارایی نەبێ. کەواتە ئەمیش هۆکارێکی ترە بۆ ئەوەی ئێمە تا ڕادێک نەتوانین دەستفراوان بین لەو سزانەی کە وەرگیراوە بۆی ژینگەیەوە لەو کۆمپانیانە کە سەرپێچیان کردو ئێستا پارەکەی لە سندوقەکەدایە بە پێی فەرمانی ئەنجومەنی وەزیران ناتوانرێ خەرج بکرێت. باشە بەڵام وەکو بڵێن دەستەی پاراستنی ژینگە بە ئەنجومەنی باڵای ژینگە لە هەرێمی کوردستان ئاگدار نێسە بنبوون وەکو بەرز وەکو وتەبێژی دەستە ئاگدارن کە سندوقەکە چەند بڕەپاری تێدایە یاخود لە بنەڕەدا ئاگاتان لە ئەوەش نیە کە سندوقەکەش چەند پارەی تێدایە؟
با ئێمە ئاگادارین سندوقەکە چەندی تێدایە چونکی ئەو کات ستافەکانی ئەو سندوقە پارەکان لە باغدا دەنێن و ئەو پارانەی کە دێ و داخل دەکرێت ئیداع دەکرێت بەڵام کێشەکە لەوەیە سەرفەکەی ئەمری سەرفەکەی گرنگە بۆ ئێمە چەندی تێدا دلاری تێدا بێ بەڵام سەرفەژینگەیەکە سەرف لای تۆ نەبوو کەواتە هیچ نەکرا هیچ نەبوو بەڵێ سەبارەت بەوەی کەم سندوقە چەند بڕەپارەی تێدایە ئەوەی کە ئێوە جملێ نەبوو بەڵێ سەبارەت بە بڕێ و پارەی کە لە سندوقەکەدا سندوقی ژینگە ئەو خۆی 3 مانگ جارێک چەکی دەکەنەوە لەبەر ئەوەی ئەو داهاتەی کە بۆی دێ ئێستا ژمارەکە دیاریکراو نییە بڵێم چەندە بەڵام لەوانەیە سەروی 6 ملیۆن یا زیاترێکی تێدا هەبێ بەڵام دووبارە ئەوە زۆر کێشە نییە ئەوە کێشەیە ئەگە تۆ 1 دیناری تێدا بێت دەسەڵاتی سەرفت نەبوو کەواتە کێشەیە بۆ ژینگەکە نەتوانی کاری هۆشاری پێ بکە یا کاری ژینگەی زۆر باشە لە سەرەتای ساڵی 2016ەوە حکوومەت یارێم بە پاساوی ژینگە پارێزی ئێستا بڕێک پارە لە شوفێران وەردەگرێت ینی لە ڕێژەکەی لە 50,000 و دەست پێ دەکات دادەبەزێ بۆ 10,000 ئایا ئەم بڕەپارەیە تاکو ئێستا هاتوتە ناو سندوقەکە اینجا بۆ هیچ پرۆژەیەکی ژینگەی سوودی لێبینراوە؟ لە ڕاستیدا ئەو باجانە تاکو ئێستا بە دەستەی ژینگە نەدراوە بە سندوقی ژینگە نەدراوە ئێمە بە نووسراوی فەرمی داوامان کردووە لە وەزارەتی ناوخۆ کە پێویستە ئەو پارێ مادەم بە ناوی ژینگە وەردەژیرە دەبێت ئیلا بێتەوە سندوقی ژینگە و بۆ خەرز بکرێ هەتاکو ئێستا یەکلایی نەبوونێتەوە یا خود ڕەزامەندی نەدرا ئەو پارە بگەڕێتەوە بۆ دەستەی ژینگە بەڵام بێگومان بریکارەکەی وەزیریش بریکاری وەزیری ژینگەش ئەمڕۆکە بە کەناڵە بە میدیاکانی ڕاگەیاند ئێمە بەردەوام دەبین لەسەرەوەی کە ئەو پارەی دەبێتەوە سندوقی ژینگە چونکی بە ناوی ژینگە وەردەگیرێ و دەبێت لە خزمەتی ژینگەشدا بێت باشە زۆر باشە بەڵام ئەوەی کە بەرەزوتە سندوقی ژینگە نزگەی بە 7 ملیۆن دیناری تێدا ینی ئایا هەر لە ڕابردوشەوە لەوەتای کەم ئەم یاسای دەرچووە لە ساڵی 2008ەوە کە دەبووە ئەم سندوق بە پێم یاسای دروستکراوە لە 2008ەوە ئایا لەو کاتەوە یان دەستی پاراستن چاکردنی ژینگە لە سەڵاتی ئەوە نەبووە کە پارەکە بەکاربێنێت یاخود لە ئێستاوە ئەوە سەپێنراوە کە دەستەی ژینگە ناتوانێت ئەم بڕەپارەیە بەکاربێنێت لە ڕاستیدا ئەو کێشەیە ئەو پرسی ئەو سندوقە کۆمەڵە کێشەی هەبوو تەسەوەڕەکە مامۆستادار بشێکی ئاگای لێبێ کاتی خۆی کە یاسای ژمارە 8 پەسەند کراوە پرس بە دارایی نەکراوە بۆ چۆنیەتی ئالێتی جێبەجێکردنی ئەو سندوقە دواتر هەندێک کۆبنەوەی بۆ کراوە کەسی بۆ دیاریکراوە وکو پێویست ئاکتیو نەبووە دواتر ئەم قەیرانی بەسەردا هاتووە کە قەیرانی نەبوونی موچە و بڕینی موچەی هەرێمی کوردستان بۆ لێنان بەغداوە ئیتر تەواو کێشەکەی بۆ زیاتر بووە بەپێی یاسا داهاتی ئەم سندوقە بریتیە لە چی لە ساڵانە لە بودجەی هەرێمی کوردستان بەشێکی بۆ سندوقە تەرخان دەکرێنی مەبلەغێکی وەزایدەن هی ڕێکخراوە کۆمەک بەخشەکان هی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هی ئەو باج و سزانەی کە وەردەگیرێ زایدە هەر کەسێکی خێرۆمەند یان خۆبەخش پارە بۆ ئەم سندوقە تەرخانکە لە ڕاستیدا بەو ڕێژەیە ئەو پارە زۆرە نەبووە کە ئێمە تێدا ئیسفادەیەکی وا بکەین بتوانین بۆ سندوق هەڵمەتێکی زۆر گەورەی هۆشیاری بکەین کۆنفرانس و سیمیناری زۆر گەورەی پێ بکرێ بەداخەوە ئەوە نەبووە لەبەرەوە ئەو سندوقە وەکەوەی پێویست نەبووە خاڵێکی تریشمان هەیە سندوقێکی تر بە هەمان شێوە لە وەزارەتی سامانە سروشتەکان هەیە ئەو سندوقی لە وەزارەتی سامانە سروشتەکان هەیە کە بەناوی سندوقی ژینگەیە ئەوانەی کە لە کەرتی نەوتە على اساس هەموو پارەی کەرتی نەوت و بۆ پرسی ژینگە دەچێتە ئەو سندوقە بۆی خۆزگە هەر بکرا بە یەک سندوق هەبوایە هەموو پرسی ژینگە بەهاتوا یەک سندوقی دیاریکرا بۆی تێدا و کات بەمای زیاتر خزمەتی ژینگەی کوردستانی پێ سپاس دەکەم دواتر گرم بۆ لای بەڕێز مامۆستادارە سەبارەت بەو سندوقی هەنی داهاتی ئەم سندوقە ئەو کە یاسا دەرچوو یاسای ژمارە 8 ساڵ 2010 لە سەدەمی پێمە بەڕێستاندا بوو ینی بۆچی مەسەلەن ناتوانرێت داهاتی ئەم سندوقە بەکاربێنێت لە خزمەتی ژینگەدا یاخۆ چۆن حکوومەت پارەی شێرپەنجە دەبات بۆ خۆی ئەم کردووە ژینگەکەشە دەبات بۆ خۆی هەر هیچ گومانی تیانە من لە وڵاتەیە ئەمە گەورەترین کێشەی ئێستا هەرێمی کوردستان پێوەی دەناڵێنێ و ئێمە گەیاندووە بەم بارودۆخی کە ئێستا تێداین و هاوڵاتیانی تووشی بێهیوایی کردووە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە بەس یاسا سەروەر نییە و ئێستا لە هەموو ڕوویەکەوە پێشێل دەکرێت لە ژینگەش و لە هەموو بارەکانی تر یاسای ژمارە 8 دەرچووە بە گەداری حکوومەتی هەرێم و پاشان لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر درراوە و ئێمە پرۆژە یاسایە بۆ سەردەمی خۆی یەکێک بۆ لە هەرە یاسا پێشکەوتەکان و سوودمان لە یاساکانی وڵاتانی ناوچەکە و جیهانی وەرگرتووە ئەو پرۆژەیەمان بردۆتە پەرلەمان و خاڵ بە خاڵ و مادە بە مادەدا کۆچیمان لە سەکرێت تا یاساکە دەرچووە دواتریش هەرم یاسایە ڕێگای نادەن جێبەجێ بکرێ
و ئەم یاسایە پێشێل دەکرێت و ئەو سندوقەش بە هەمان شێوەیە بە هیچ شێوەیەکی جۆرە بودجەیەک نەبووە ژینگە و نەبووە هیچ بارێکتر سەرف ناکرێت و بە بۆچوونی من هیچ ئۆرگانێکی حکوومەت دەسەڵات و سەلاحێتی نیە لە پارە سەرفکردنا بودجەیەک بۆ هەر وەزارەتێک دیاری کرا بۆیان دیاریەکە نەگە دیاری نەکراوەشیان پێ نادەن و هەر کاتێکیش بیانەوە لێیان نەبڕن وەکو چۆن موچەکە بەبێ یاسا کەمیان کردەوە کردیان بەنیوە کردیان بە چارەک ناشیدەن یەکێک لێ نابڕن کە مندامێک 90,000 دەنێ لە بۆ ژینگەش هەروایە لە وڵاتەدا شتێک نێ پێ بڵێ ژینگە پارێزی ئەوەی لە خەمی حکوومەتانە بێ ناوی ژینگەیە ئەوەی نازانێ مەترسی هەیە ژینگەیە و هیچ نەپارێنەوە دەگەڕێنێتەوە بۆ ژینگە کە مەفروز بۆەوە بگەڕێتەوە بۆ ژینگە پارێزی چییە؟ ماڵێن یەکێک لە کارەساتە گەورەکان ڕۆژی لە شارێکی وەکو سلێمانی 1000 تەن زبڵ و خۆڵ و خاشاکەیە وەرن ئەمە چارەسەرکەن بە میلەتەتیانەچێ بودجەیەک بۆ تەرخانکەن ینی خۆ پارێ ژینگە پارێزی بۆ پرۆژێکی لە بابەتێ بەڵام تا ئێستا لە کوردستانە کارگەی ڕیسایکلین نییە لە شارەکان نییە کاری بۆ نەکراوە حکوومەت بەڵام و کارتی خۆ قەیرانەدارایەکە مەسەلەن لە 2014ەوە من پێم وایە ئەساسەن زۆر هەوڵدرا وەزارەتی ژینگەش و وەزارەتی شارەوانی و هەندێک وەزارەتریش مەترسیەکانیان دەزانی زۆر هەوڵیاندا بەڵام حکوومەت لە ئەنجومەنی وەزیرانی چەند جار باس کرا بەڵام حکوومەت پێی وا بۆ هەندێک شتی تر گرنگتر هەیە لەوە مەترسیەکانی ئەوە نازانن بۆیە گرنگی پێ نادەن بۆیە بەڕاستی من دەڵێم لە هەرێمی کوردستانە وەزی ژینگە باش نییە لەبەرەوەی حکوومەت گرنگی پێنادا و بودجەی نییە و دەستگای پاراستنی ژینگە کە ئێستا دەستەکەیە خاوەنی دەسەڵات نییە ئێمە کێشە لە ناو نییە خۆ لە وڵاتێکی وەکو ئەمریکا کاک لوقمانیش باسی کرد لە ئەمریکا لە ئێرانیش دەستەی پاراستنی ژینگە هەیە ئاژانسێکە بەڵام سەرۆکی ئاژانسەکە لە ئێرانە جێگیری سەرۆکی دەوڵەتە جێگیری سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران سەرۆکی دەستەی ژینگەیە لە ئەمریکا هەر سەرۆکێکی ئەمریکادای بە پلەی وەزیر سەرۆکی دەستەکەدا ئەنێ و ڕاستەخۆ پەیوەندی بە سەرۆکەوە هەیە بەڵام خۆ سەرۆکی دەستەی ئێمە و وەزیری ژینگەکەی ئێمە بۆ بە 6 مانگیش جارێک لەگەڵ سەرۆکی حکوومەت کۆ بنەوە باز لە پرسی ژینگەی پێیان بۆ بە ساڵێکی شتی لەو بابەتە ئەبێ لەبەرەوە پرسی ژینگە لە وڵاتی ئێمە نەتاک گرنگەکەی گرنگی پێدا لەبەرەوەی هەستەکەی نازانێت چکە ژینگە پارێزی بە تاکی ژەکرێ لە ناو ماڵەکانی شاکرێ بە هاوڵاتی ژەکرێ هاوڵاتی ئێمە تا ئێستا کەلتور و ڕۆشنبیری ئەوەی نییە بڵە پلاستیکەکەی لە سارەکە فرێنداتە دەرەوە لەبەرەوە مەترسیەکە لەوەیە نەتاک نە کۆمەلگا بەگشتی و نە حکوومەت کاری لەسەر نەکردووە گرنگی پێنادا بۆیە من گەشتبی نیم بەوەی کە وەزئی ژینگەی کوردستان بەرەو باش بڕوا لە کاتێکاوەکوتم ڕۆژ بە ڕۆژ کاولکاریەکە زیاتر دەبێ ژمارەی ئۆتۆمبیلەکان زیاتر دەبێ کارگەکان زیاتر دەبێ بەرهەمهێنانێک کە ئەو بەرهەمێنانەی کە با بڵێن بەردەوامیەتی هەبێ سیستێنەبڵەتی هەبێ کە پێوترێ با بڵێن گەشە پێدانی بەردەوام تەنمی مستەدام سیستێنەبڵ دیڤلۆپمنت ئەوەیە کە لەژێر چاودێری ژینگە بێ واتە ئەم وڵاتە هەموو ئەم سامانی وڵاتە سەرزەوی و ژێرزەوی هی ئێمە و نەوەکانی دوای خۆیەتی ناکرێ هەرچی نەوتمان هەیە ئەم 50 ساڵە دەری بێنین ئەوەی کە دوای ئێمە هات هیچ هەرچی دارستان هەیە بیبڕین ئەوەی دوای ئێمە هات دارستان نامێنێتەوە هەرچی ئاژەڵە ئێمە بیگرین ڕاویکەین ئیتر چی لەکە نەیفرۆشی ناگۆشتەکە یەخۆی نەوەکانی دوایی دەمێنێتەوە ئێمە بێ بیر لە بەرەمهێنانێ بکەین نەوەکانی ئایندە سوودی لێ ببینین وڵاتەکە وێران نەکەین بەس من ئەوەی بینم ئێستا لە کوردستانە وێرانکردنی وڵاتەکەیە لە هەموو ڕوویەکەوە کاکە کارگە زەبەلاحەکانی چیمەنتۆ تا 25 ساڵ بەخشراون هەندێکیان تا 25 ساڵ بەخشراون لە باج چی بۆ ژینگاکەن ئەنجا ئەگەر کۆمپانیاکان لێرە کۆمپانیا زەبەلاحەکانی کە ژینگە پیزەکەن بێن ڕێکخراوێکی ژینگەی هەیە دوانیاسیان شتێک هاوکاریانەکەن کۆڕ و سیمینارێ بکەن بەڕاستی ئەمە پلان نییە و ئەمە چارەسەریش نییە دەسەڵاتیش نەدراوە بەدەستەی ژینگە ئیجراعات بکەوە زۆر بڕیاریشکانەوە بیدەن بۆیان جێبەجێ ناکرێت لەسەر و ئەوانەوەیە بەڕاستی بەسەر باس لەوەکرە سندوقی ژینگە 7 ملیۆن دینار هیچ نییە یعنی داهاتی ئەم هەرێمە کاکە بۆ کلیپێک ئەوە نەپارە سەرف کراوە لە هەرێمی کوردستانە بۆ کلیپێک 7 ملیۆن سەرف کراوە من خاوەنی قسەکەی خۆمم بۆ یەک کلیپ 7 ملیۆن سەرف کراوە بەڵام لە هەرێمی کوردستانە تا ئێستا کە پێویست بوو دەستەی ژینگە تاقیگەی خۆی هەبووایە مختبەراتی هەبێ بۆی بزانێ وەزی ژینگە چۆنە نیمانە بۆیە من پێم وایە حکوومەت دەستەی ژینگە دەزانێت کە دۆخی ژینگەێرن دەستەی ژینگە زۆر ماندووە کارمەندەکانی زۆر ماندوون ئیش دەکەن پەنا دەبن بۆ زانکۆکان بۆ وەزارەتی تەندروستی بۆ وەزارەتەکانی تر ئەگەر خۆشیان جیازێکیان دەستکەوت بێ وەکو لاپتۆپێک وا بێجارجار بەکاری بێنن
بەڕاستی لەسەر ژینگە ماندوون من نەزانم ئەرکیان زۆر لەسەر لە ڕووی بجو ئامیری پێشکەوتوی نیە دەسەی ژینگە من پێم نەخێت بە هیچ نیەتی لە بەرەوەی بودجەی نییە و گرنگی پێ نەدراوە بۆیە من ئەڵێم بەڕاستی بەو دەستە ژینگەیە کە ئێستا هەیە بەو دەسەڵاتەیە کە ئێستا هەیەە بەو سافەی کە هەیەە ناتوانین کاری ژینگە پارێزی بکرێ بەس تەنها ئەوەندە هەیە یەک خاڵ ئەوەی گەشتبینیەکەیە خەڵکی ئێمە بەرە وشیاریە ڕۆ بە وشیاریبوونی خەڵک کارەکانی دەستێ ژینگە ڕێکخراوەکانی ژینگە بەرنامەکانی ژینگەی لێرەوە تا و بەرنامانەی ترکە هەیە ئەمانە هەنگاوێکن بۆی خەڵک هەست بکە مەترسی هەیە هەر کاتێک ئینسان زانی کێشەیەک هەیە شتێکی گرنگ هەیە مەترسێک هەیە بە دوای چارەسەر ئاگەڕێت چونکە ئینسانەکە نەزانێ مافی چییە ناشتوانێت بیپارێزێ بێ سەرەتا بزانێ مافەکە چی ئەنجا داوای بکە ئەبێ بزانی شتێ مەترسێک هەیە ناوی ژینگەیە ژیانی ئێمەی پێوە بەسراوە چۆن بە دوای پلان و چارەسەر ئابگەڕین خۆ نەتەوەیەگرتوەکان کۆنفرانسی ژینگەی بەست و بڕیاریدا ڕێکخراوێکی ژینگەی لە جیهان دروست بکرێ وڵاتانی جیهان دام و دەستگای ژینگەی وەزارەتی ژینگە دروستکەن لەژێر فشاری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بوو لە دنیا خۆ ئێمە لەژێر فشاری خەڵک و ڕێکخراوەکانی ژینگە و غەیری ژینگەیی ئەگەر ئەم پرسە گەورە بکرێت دەبێتە فشارێکەوەی دەرەنجام ئەگەر ئێستاش نەبێت لە ئایندە توێن باسی سیستمەکەین باسی وڵاتێکەکەین 10 ساڵی تر 50 تر 100 ساڵی تر هەر نابێ واوێران دەبێت کار بۆ ئەو داهاتوە بکەین کە زۆر سپاس کاک لوقمان ئەگەر بینەوە لای بەڕێز سەبارەت بەو سزا و غەرامەی کە دیاری کراوە لە یاسای پاراستن و چاکردنی ژینگە واز ناکە کە سزاکە زۆر کەمە یاخود تاکو ئێستا کەس سزادراوە هیچ کۆمپانیایەک وە کارگەیەک لەسەرەوەی کە پابەندی ڕێنمایە ژینگەیەکان نەبووە لە ڕاستە من سەرتاویست مەگدوو تێبینیە هەبوو لەسەر قسەکانی مامۆستادارە مەوزوعین هەبوونی تاقیگە ئەمانە ئێمە لە ئاسی شارەکان تاقیگەمان هەیە هەم بۆ ئاو هەم بۆ هەوا هەم بۆ جۆری ئەو هۆڕۆمۆکسی شەبکاتی مۆبایل بەڵام کێشەکە لێرە ئەوەیە بە پێ ڕێنمایی مەسەن ئێستا ئەو ئەوانەی کە لە بازار دەفرۆشێ بە ناوی ئاوی کانزایی لە ئەستۆی وەزارەتی تەندروستی پشکنینی بۆ بکە واتە ژینگە پشکنی بۆ بکە یاخود بوونەکە ئەگەر ئاوەکە ساڵح نەبێ بۆ خواردنەوەی پێی مواسەفات نەبێ ئەرکی ئێمەنی هەڕاشی بگەێنین ینی هەندێک جار هەیە کێشەکە ژینگەیەکانی ئێرە ئەم دەسەڵاتاندا بەش کراوە هەرێکی بەلایەک هەرێکی بە جۆرێک درا بە وەزارەتێک ئەمە کێشەیەکی ترە لە مۆزۆی پرسی ژینگەدا خاڵی دوو مۆزوی ڕیسایکلین لە دووەگە سا ریسایکلین هەیە بەڵام ئەو ریسایکلینە پرۆفیشناڵە نییە کە بەدڵی ئێمە بێ هەمووی جاب بکاتەوە ئەوش بەشێکی پەیوەندی بە فەرزکردنە لە ماڵانەوە لە سلێمانی 1970 ریسایکلین تەواو بووە کۆمپانایەکی فەڕەنسی و بودجەیەکی زۆرشی بۆ دابین کراوە 120ەکەی تر عیدی حکومەتی هەرێمە بەهۆی نەبوونی پارە و حکومەتی هەرێمستا پارەی نییە ئەم شتە بکە خاڵێکی تر مەوزوعی بودجە بێگومان هەموو وەزارەتەکان بودجەیان نییە ینی بڵێن بودجێک بۆ پەرەپێدانی پرۆژەکانیان ئەمیش جیاوازی هەیە بۆ نمونە ئێستا ئێمە باڵەخانەی دەستەی ژینگە لە هەولێر لەگەڵ قەیرانێکی ڕاوەستاوە بەڵام بە هەمان شێوە باڵەخانەیەکمان هەبوو لە دۆگرانەوەستا و ئێستا تەواو بوو فەرمانگەی ژینگەی هەولێر شەنگی دۆک چۆتە ناوی کەواتە ئەمیش کێشێکی ترێنندێک شوێندا بودجە هەیە بەڵام شوێنکردا بودجە نییە کەواتە بەڵام هەر بودجە سەرف ناکرێت بەڵکو سەرف دەکرێت دێنەوە سەر و پرسیاری جەنابەت مەوزوعی سزاکان بەپێی یاسای ژمارە هەژ لە 50,000 و سزا دەتوانین تاکو 10 میلیۆن ئێمە سزا بدەین زۆرێک لەو کۆمپانیانەی پاڵەگۆن یاسایەکان بە بڕی 10 میلیۆن سزامان پێداون بە دەیان و بە بیستان بەڵام هەندێکیان هەیە هاتون ئیلتیزامیان کردووە پارەکان داوە هەندێکیان داوایان کردووە بۆیان کەم بکرێتەوە هەندێکیان هەیە شکاتەکە چۆتە دادگا و ئێستا دەبێت دادگا یەکلایی کاتەوە لەبەر ئەوە ئێمە دووش زۆر گرنگە لە کوردستان بیکەین خاڵی یەکەم هۆشیاری خاڵی دوم بۆ بۆ بەرجەستەبوون یاخود بۆ جێبەجێکردنی ئەو یاسای ژمارە هەشتا ئێمە پێویستە دوو فاکتەر هەیە فاکتەری یەکەم هێزەکانی پۆلیسی ژینگە و دارستان لەگەڵ پێشمەرگەی ژینگە بگەڕێنەوە سەر دەستەی پاراستن و چاکردنی ژینگە یان لەژێر فەرمانی ئەوان بن بۆی ئەوان بڕیارەکانی ئێمە تەنفیزی بکەن و جێبەجێ بکەن زائیدەن دادگایەکی تایبەتمەند بە ژینگە ئەگەر بێ و ئەم دوو هۆکار و فاکتەر ڕەچاو بکرێت لە هەرێمی کوردستان پێمان وایە پرسی ژینگە هەنگاوێکی زۆر باش دەبڕێ بەڵام بەڕاستی تاکو ئێستاکە ئەو لە ساڵ 2010 ئەو یاسایە دەرچووە کە دەکا 8 ساڵ بەڕاستیەوەکەوەی تموح و خواستی ئەمە جێبەجێ نەکراوە بڵم لە سەتا دەشی لەبەر ئەوەی دادگایەکی تایبەتمەند نەبووە هێز پۆلیس نەبوو تۆ ئیجراعاتی ڕاستەخۆ بووە نایشارینەوە هەندێک جا تیمەکانی بچون تا هەندێک کۆمپانیا و پاڵاو گەشتیوە بەڵکو خوان لێ تووڕەکردوون ینی وا خاوەن کارگە تەسەڕوفی کردووە ئەگەر بێ ببینێنەوە دوورنێت تەقان لێ بکەوە خود بشیان گرێ پیشیان گوتم بڕۆ چیتان نەکرۆ بیکەن ئەمە لەبەر چی وایە لەبەر هەندێک خەڵکان بەڕاستی بە جۆرێک لە جۆرێک دەخڕن ئەگە پۆلیسی لەگەڵ دابایە دڵنیا بووم ئەو کەسە نەیتوانی بەو شێوەیە مامەڵە بکات
لەبەر ئەوە وەکوی مامۆستادارە گوتی لە هەندێک خاڵدا مەوسعی پرسی ژینگە دەبێ هەمومان بینەوە سەر ئەوەی کە کەس لە مەترسیەکانی ژینگە بەدەر نییە بەو مەسئولانەی کە ئێستاکە پێشێلکاری ژینگە لە هەندێک بابەتدا کە هەیەە و کۆمپانیا یا خود وەک شەریکە یا خود ئەو خاوەن شەریکانەی کە پیسکەری ژینگەن بێگومان ئەوانش توش نەخۆشی سەرەتان دەبن زۆر زۆر باش کاڵمە سەبارەت بە سکاڵا تۆمارکردن ینی ئایا سەرجەم کارگەکان ئەوانەی کە ئێوە سکاڵاتان لەسەر تۆمارکردو هاتوونەتە بەردەمی دادگە تاکو ئێستا سکاڵاتان لەسەر کۆمپانی نێوتەکان تۆمار کردووە کە ژینگەی کوردستانیان پیس کردووە خۆ بە گواستنەوەی نەور بە ڕێگەی تەنکەر لە ڕاستیدا ئەوەی بەشێکی ئەم گواستنەوەی تەنکەر هەتاکوی سالامان ڕوونی ئایا هی وەزارەتی سامانە سروشتیەکان یان کۆمپانیایەکی داواکراوە دیاری کراوە پرسینەوە دەبەر ئەو لا وەزارەتی سامانە سروشتیەکانە لە ڕاستدا زۆرێک ئیشکالێتی زۆر هەیە کە مۆزوعی گواستنەوەی نەوت بە تەنکەر ئەوە لە ئەستۆی وەزارەتی سامانە سروشتیەکانە بەڵام ئەو پاڵاوگانەی کە ئێمە تیمەکانمان سەردانیان کردوون پاڵاوگەی نایاسیان و بێپرسی ئێمە و بێ ڕەزامەندی وەزارەتی سامانە سروشتیەکان دیاریکراوە و پیسکەری سامناک بوونە بێگومان یەکەم جار ئاگادار کرانەوە خاڵی دووەم و سێم جار ئیجراعاتیان بەرامبەر کراوە سزا دراون بەڵام ئیتر ئەویش ئەو سزادانە نزیکە 250 کۆمپانی 250 پاڵاوگەی نایاساییە زۆربیان سزا دران زۆربیان بۆ مایۆک ڕاگیران بەڵام دووبارە بەهۆی زۆری سوتەمەنی خواز لە سەر سوتەمەنی لە کوردستان و دابینەکردنی لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ئێستا ئێمە وا دەبینین کە چاوپۆشان لێ دەکرێت هێدی کار دەکەنەوە وێڕای ئەوە کە هەندێکیان گۆڕانکاریان لە ئیشەکانیان کردووە بۆ نمونە ئێستا ناین پاشماوەکانیان تێکەڵ خاک و ئاو بێ و دووکەڵەکەی کەمتر بکەنەوە فولتەر و شتوای بۆ دابنێن بەڵام لە ڕاستیدا ئێمە هێشتان لەگەڵ ئەوە دانین چونکی ئەو پاڵاوگانە کە کاتی خۆی پشکنینی ئیان بۆ نەکراوە وەلامان کاتە لە ڕووی مەکانیەوە یان جوگرافیان ئەو شوێنە گونجاونی زۆربیان بۆ پاڵاوگەی بۆ دانانی پاڵاوگە لەبەرەوە تێبینیمان زۆر لەسەر هەیە ئەگەر ئێمە دەسەڵاتی تاوامان هەبێ و کە وەزارەتی سامانە سروشتیەکانە بیات بە ئێمە بە زۆربیان دادەخین و ناهێلین یاخود وەزارەتی سامانە سروشتیەکان خۆی ئەو ئیجراعاتە بکەن بێگومان خزمەتێکی گەورەی بە ژینگاکە بەڵام کاک شێروان زۆر بە کورتی کاتمان کەمەوە ئێوە بە فەرمی داوای داخستنی ئەو پاڵاوگە نایاسانێنتان کردووە کە بنێتەوەی پیسکردنی ژینگە ئێمە داوامان کردو ئەگەر پابندی ڕێنمایەکان نەبن پێویست دەکات دابخرێن جێهەی داخستنی کەسی یەکەمیش بە پێی یاسا وەزارەتی سامانە سروشتیەکانە بەڵام لە ڕووی ژینگەیەکەوە ئایدی ئێمەیە ئێمە گوتمان ئەوانە زیانی زۆر گەورەی تەندروستیان هەیە بۆ ژینگە من نازم دەرفەتی قسەکردم تەماوە یاخود ئاخر دەرفەتە بۆ من بەڵێ دواتر دەگرم و لای بەڕێز دەرفەتە بوو سوپاس دەکەم دواتەگرم و لای بەرز ماوسا سەبارەت بە مەسلەی ژینگە چی بکرێ بەڕێز بازدەوەکەی کە ئەم حکومەتە پلانی ژینگەی نیەوە لە خەمی ژینگە چی بکرێ بۆ پاراستنی ژینگە لە ئاستی حکومەت و لە ئاستی کۆمەڵگە و هاوڵاتی من سەرەتا پێمەوەیە حکومەت جارێک تر ڕێگە بدا و یاسایی کە دەرچووە یاسای پاراستنی ژینگە جێبەجێ بکرێ و ئەو دەسەڵاتانەی کە دراوە بە دەستەی ژینگە یاخود وەزارەتی ژینگە بگەڕێتەوە یا ئەو دەسەڵاتانە بدرێ بە دەستەی ژینگە تا بتوان کارەکانی خۆیان بکەن کاری ژینگە پارێزی ئەمڕۆ لە کوردستانە هەر بە ناو دەستەی ژینگایکە جنا بەشێکی سەر بە وەزارەتی شارەوانیە چۆن بۆ نمونە زبڵ و خۆڵ و خاشاکی شارەکان سەر بە ژینگە نییە ژینگە لێ بەرپرسیار نییە چارەسەریی عایدی ژینگە نیە سەر بە وەزارەتی شارەوانیە وەزارەتی شارەوانی نەک لە شاری سلێمانی ڕیسایکلین نەکراوە ڕاستە کۆمپانیای لاڤارج و لێرە ئیشی باشیان کردووە و ئەوانەیە ڕیسایکلین بکەن بەزسا مەترسی ئەوە هەیە ئەو ژینگە پارێزانەی لە ناو شار و کۆڵانەکان زبڵەکە کۆکەنەوە ئەوانش ئیشەکانیان نەکەن ئەگەر بودجە نەبێ یعنی زبڵەکە لە ماڵەکانی جوور ناخرێتەوە نەک چارەسەر ناکرێت کە لە وڵاتانە ئەم زبڵە بە شێوەیەکی پرۆفیشناڵ چارەسەرەکرێ و سوودی لێ بیندرێ و بەشێکێکرێتەوە بە وزە و بەشێکێکرێتە کۆمپۆست و بەشێکی تریشی بەزەبێ حکوومەت بجێ بۆ سەرفکا بەشێک شێبێتەوە داهات بۆیە من بەشێکم کە ئەمە لێرە کاری وەزارەتی شارەوانی ژینگە نییە پیسبوونی ئاوەکان هەر کاری وەزارەتی شارەوانی ئاو سەر بە شارەوانیە سەر بە ژینگە نییە دارستانەکان سەر بە وەزارەتی کشتتوکان سەر بە ژینگە نین پێشمەرگە ژینگە پارێزی ژینگە نییە ئەنجا پاشانیش پێویستە پۆلیسی ژینگەیی هەبێ لە زۆر وڵاتی دنیا هەیە بەڵام ئەوانەش پۆلیسێکن دەبێ شارەزا بن لە بواری خۆیان پرۆفشناڵ بن یا بالانی کەم دەوراتیان بۆ کرابێتەوە نەکەوەی ئێمە هێزێکمان هەیە فەرماندەیەک چەند هەزار پێشمەرگە کاتی خۆی کە ڕژێمی پێشوو ڕووخا و ئەمریکا هات و لێرە میلیشیا هەبوو پێشمەرگەی حیزبەکان هەبوو ئەمریکا داوای کرد کە ئەم هێزە نابێ میلیشیا بمێنێ بێ
سوپایەکی نظامی دروستکەن هێزێکیان ناونا پۆلیسی دارستان هێزێکیان ناونا هێزی ژینگەیەکیان ناونا دژە تیرۆرێکێکیان ناونا هێزی پاراستنی سنوورەکان بۆی بە حساب میلیشیا حیزبەکان نامێنێ ئەمە هێزی ژینگە پارێز نییە بۆیە پۆلیسی ژینگە پارێز بە مواصفاتانەی وڵات نمونەی وڵاتانی دنیامان هەیە ئێمە بێت چاوەوە بکەین لەو ڕۆژەوە نیمانە بەرحاڵ بەڵام ئەوەی بنێڵێم لە بارودۆخێکی ئاوا کە ئێستا هەرێمی کوردستانی پیا تێپەر دەبێ من جارێکترەڵێم گەشتبین نیم بەوەی کە حکوومەت ئێستا بتوانێت بۆ ژینگە بکە بەڵام لە داهاتوو لەگەڵ ئەوەمە بێ دام و دەستگایەکی بەهێزی تۆکمەی ژینگە پارێزیمان هەبێ واویست دیواجێتە نەمێنێ ئەوەی پەیوەندی بە ژینگەوەی هەمووی بچێتەوە سەر دام و دەستگا ژینگەیەکەی تر ناوی وەزارەت یان دەستا بەرحاڵ بە بۆچوونی من وەزارەت بێ باشترە لە بەرۆی لە کوردستان ئەگەر وەزارەت نەبێ ناتوانێت ڕۆڵەی هەبێ ئەو سەلاحیەتی و دەسەڵاتەی نابێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بەشداری ناکا بێ ئەوەشمان لەبیر نەچێت کە بەدەر لەمانە بێ ئەم یاسایەکاری پێ بکرێ و دواتریش جارێکتر وشیاری و هاوکاری خەڵک زۆر گرنگە بۆ ژینگە پارێزی وەکوتم ئەوە بە تەنیا و کارە گەورە بە حکوومەتیش ناکرێ دەرەنجامیش ژینگەی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئیشی بۆ نەکراوە پێشتر ئەبێ لەم بودجەیە دێ بۆ هەرێمی کوردستان بەڕاستی بڕێکی باش بۆ ژینگە تەرخان بکرێەوە دەسەڵاتیش بدرێتە دەستە ژینگە بۆی کارەکانی بکەوە بتوانێت ئەم قەیرانانە هەیە بەشێکی ئەو کێشە ژینگیانەی هەیە بتوانێت بەشێکی چارەسەر بڵێ سوپاس دەکەم کاک لوقمانەگەر بێن وەلای بەڕێزت سەبارەت بە دوا پرسیار بۆ بەڕێزە سەبارەت بە ڕێگریەکان لە بەردەم دەستەی پاراستن و چاکردنی ژینگە و ڕێگریان چین کە ئێستان زۆر بە کورتێگەر قسەی لێ بکەن و ئەو ڕێگریان تا چەند کارگەریان هەبووە لەسەرەوەی کە پلان نەبێت بۆ بەرەوپێشچوونی کەرتی ژینگە لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەوکو ڕێگرێکی دیاریکرااو نییە بڵام فلان کەس ڕێگرێ لە بەرکاری ئێمە بەڵکو ئێمە کارێکی هەماهنگگیمان زۆر هەیە لەگە وەزارەتی شارەوانی لەگە وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ لایەنەکانی تر لەگەڵ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی هەرێم ئێستا پلان و بیرۆکی ئەوەیە کۆبنەوەمان هەبێت لەگەڵ نوێنەری وڵاتان و قوزڵخانەکان لە هەرێمی کوردستان ئێمە کو ڕێگرمان نییە بەڵام ئەوکو ئەوەی کە ئەو لایەنە خزمەت گوزارەکەی لە ئەستۆی ئێمە نیە وەک نمونەی ئەوەی وەک مامۆستادارە باسی کرد قەزی ئاوا خەدەماتی شارەوانیە چاودێریکردنە ئێمە ئەرکی چاودێریکردن و هۆشاریمان لە ئەستۆدایە ئەم چاودێریکردنەش بەڕاستی پێویستی بە تیمی پزیشکی هەیە پێویستی بە تیمی پسپۆڕی هەیە لەبەر ئەوە وەکو ڕێگری منیش ڕێگرێکمان نییە بەڵام ئەم نەبوونی پێداویستیانە وای کردو هێدی کارەکان لاواز بن بە خاڵێکەکەم و خاڵی دۆم نەبوونی بودجە کاریگەری زۆر لەسەر ئێمە هەیە چکێ بەشێک لە کارەکانی دەستەی ژینگە هۆشیاریە هۆشیاریش ئەوەی کە لە میدیا دەکرێت و بەڕاگەاندن دەکرێت بەشێکی زۆر پێویستی بە پارە هەیە هەم ئینتاج و ئیخراجەکەی و هەم پەخشکردن و بڵاوکردنەوەکەی بێگومان ئەوەنە پارەی زۆر جۆرانەوەی جەنابتان دەزانێت کە لە میدیا چەندە سپۆتێک چەند پارە و چەند کاتی پێویستە لەبەر ئەو شتەکە دوو جەمسەرەیە بەشێکەکەی ئەوەی کە کاریگەری قەیرانی دارایی ڕاستەخۆ زۆر کاریگەری هەبووە هیچ کەسی ڕێگر بێت زۆرێکیش بەڵای زۆر بە کورتی بەڕێزت دەڵێیت ڕێگری نیە بەڵام پێشتر بەڕێزت وتت ینی ڕێگریە بۆ لە جێبەجێکردنی یاساکە ینی ئایا ئەگەر ڕێگری نەبێت چۆن یاسا جێبەجێ نەکراوە ئەگەر بە کورتی قسەی سوپاس دەکەم من دەڵێم وەکو حکومەت ڕێگری نییە بەڵام وەکو تاک هەندێک خەڵک کە خۆیان بە گەورەتر دەزان لە یاسا یان بەهۆی مەسوولێکەوە دەخڕن بەسەر خەڵکی درا ئەوە وایە من بۆیە گوتم ئەگەر پۆلیسی ژینگە لەگەڵ ئێمەیا بێ ئەو کات ئەو ئیجراعەتە باشتر دەکرێت کار پسپۆرێکی ئێمە لە بواری کیمیادا ئەو وەکو پسپۆرەکەی خۆی دێ هەڵسەنگان بۆ شتێک بەڵام کەسێک کە دێ چای خۆی سوور دەکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان یان خۆی پشت دەدەزانێت ئەمە قسەیەکی ترە پەیامی من ئەوە بێت بەڕاستی ئێمە لە ڕۆژی ژینگەی جیهانی ئەگەر هاوڵاتێکی بەسیت بۆ پاراستنی ژینگەی خۆی پاراستنی ژینگە بە گرنگ بزانێ ئێمەی کورد پێویستە 2000 ئەم پاراستنە بە گرنگ بزانین جارێکان بەوەی کە ئێمە هەرێکی لە ئێمە خزمێکمان کەسێکمان ئێستا لە بەرەکانی جەنگە بە خوێن و بەجیان ئەم ژینگەی ئەم وڵاتە دەپارێزێ و هیواداری بەرپرسەکانی ئەو وڵاتانە بەرامبەر شەیدانە بە وەفا بن ژینگەی ئەم خاک و نیشتیمانەوان پارێزن بەوەی کە بڕیارەکانیان دەرکەن لە پێناو ژینگەی کوردستان بێ و خاڵی دۆم ئەوەی کە ئێمە بۆ ژینگەیەکی باش تەندروستێکی باش ژینگەمان زۆر سپاس کاک لوقمان زۆر سپاس مامۆستا زۆر بە کورتی لەماوەنی خولە ڕێگری هەیە لەلایەن حکومەتەوە بۆ من پێم وایە ڕێگری زۆر گەورە هەیە و دام دەستگای ژینگە ناتوانێت کارەکانی خۆی ڕێگرەکان لە حکومەتەوە ڕێگرەکان لە حکومەتەوە لە دەسەڵاتەوەیە
یەکێک لە پیسکەرەکانی ژینگە کۆمپانیەکانی نەوتن هەموو کۆمپانیەکانی نەوت هیچیان موافقەتیان لە ژینگە وەرنەگرتووەوە بە بێ ڕەزامەندی ژینگە کاریخۆیان دەکەن و بەشێک ئەو خاکەی کە پێشمەرگە ڕزگاریەکە لێرە وێرانەکرێتەوە بە بێ پرس و بەرهەمەکەی سوپاس بۆ مامۆستادارە محەممەد دەمین وەزیری پێشووی ژینگەی حکوومەتێری کوردستان کە بەڕێزیان لە ستودیۆی سەرکی لەگەڵمان زۆر سوپاس بۆ لوقمان شێروانی و تەبێژ دەستەی پاراستن چاکردی ژینگە کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵ مابوو سوپاس بۆیەوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ